دوعای گەم ڕەحمەتی خواتان لێ دوو برا پیانتم کە دوعایان بۆ کەمێکێکیان برایەکی بەڕێزە لەوانی کە لە زیندان دەرچووە خی پەروەردگار یارمەتی دەری بێ و بۆی قبول کردبێ ئینشاءالله و کەفارەتی گوناهی بێ خۆشی نەخۆشە بەڕاستی بەڵام دوو مناڵی هەیە هەردووکیان دڵیان کوونە ئێستا بردوونی بۆ عملیاتکردن باسی ئەو برا بەڕێزەم کردکەوتم خۆی دوای 4 ساڵ لە زیندان کە هاتۆتە دەرەوە 4 نەخۆشیشی گرتووە لعنەتی خوا لەو تاغوتانەی یەکێتی و پارتی بێت کە ئەوان بەو تەمەنەوە خستویانەتە ژێر ئەو هەموو معاناتەوە تەوان تەمەنیشی لە تەمەنی منایە تقریبا خی گەورە ڕەحمی پێ بکە ئێستا دوان لە کچەکانی دڵیان کوونە بردوونی بۆ عملیات خی گەورە یارمەتی دەریان بێ ئینشاءالله عملیاتەکان بۆ ئاسان کاو خی گەورە ڕەحمی پێ کردبێ و بەخۆشی کەفارەتی گوناهی بوو بێ برایەکی بەڕێز و خۆشەویستمانە و لەو کەسانەشەکە ئەوەندەی ناسیومانە بە فەزلی خوای پەروەردگار ئەوە زیاد لە 15 ساڵە من ئەیناسم الحەمدلله ئینسانێکی خاوەن غیرەت و خاوەن حەمیەیە لەسەر ئیسلام زیاد تەوان لە 17 ساڵیشە خی گەورە یارمەتی دەری بێ ئەو برا بەڕێزی تریشان کە دیارە گەنجەوە ڕوا بۆ ژنهێنان خی پەروەردگار بۆ ئەویشی ئاسان کە پێمە دەتم خەمن نەبێ ئەمانە تەمان هەر لەگەڵوتم ئەو برا ژن دێنێ و دوعای بۆ بکەن خوا بە نسیبی بکە هەرچی زگوردی هەیە بۆ دەنووسێ ئامین دەستی کرد بە پێکەنین تێڕاڵامەوەتا زۆر جار خۆشم بەو زگوردێتی نووسیومە ئامین بۆ خەڵکی تر بەڵکو ئینشاءالله خوای گەورە ڕەحم بەویش بکە و نۆرەی ئێوەش بێ و ئەوانەی کە ژنیان نەهێناوە ئەوانەی کە ژنیشیان هێناوە خوای گەورە هەردوو لایەن بۆ یەکتری بسڵحێنێ و ئەقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته 5 دقيقة إن شاء الله استراحتك كم 10 دقيقة ديمو خدمتان إن شاء الله فرموا براي برازم كاك صلاح الدين فرموا